لە ئێستاە بێگومان دەستەواژەیەک هەیە بە ناوی نانۆ تەکنۆلۆژی لەوانەیە زۆربەتان بەرگوێتان کەوتە بێت بابەتەکە تۆزێک زانستی بەڵام لە ئێستاە ئەزانن کە ئەم بابەتە زانستیە زۆر هاتووەتە ژیانی مرۆڤەوە ئەوترێت ئاسانکاری زۆر کردووە وەوای لێ دێت لەوانەیە لە داهاتوودا هەنگاوەکان و پێشکەوتنی زانست بێ نانۆ تەکنۆلۆژیە با بڵێن نەکرێت. جا میوانی بەڕێزی بەرنمەکەی ئەمڕۆی ئێمە لە یەکەم بەشی بەرنمەکەمانە داهێنانێکی کردووە هەستەوەرێکی دروست کردووە بۆ یەکەم جارە لە ئاستی عالەمە کە ئەم داهێنانە ئەنجام درراوە هەستەوەری نانۆیی باریۆن فرایتی پێ ئەوترێت ناوەکەی قورسە بەڵام خۆی بە شێوەیەک و بە زمانێکی ئاسان پێمان ئەڵێت کە سوودی ئەم دەستکەوتە زانستیە چییە چی ئەکات و لەگەڵشە تا ڕادەیەک بۆمان باسە کاتکە مەبەست لە نانۆ تەکنۆلۆژی چییە بۆ ئەوانە لە ئێستای گرنگی پێدرێت و بابەتەکە گرنگە هەر بۆیە ئێمەش بە میواندارەتی ئەم میوانە ئازیزە لەسەر ئەم بابەتە کۆمەڵک زانیاری بە سوود وەرەگرین هەر بۆی بابچنە لای میوانی بەڕێزی بەرنمەکەمان پرۆفسۆر یاری دەدەر بروسکە عەبدوڵڵا بەڕێزیان پسپۆڕی فیزیای نانۆ تەکنۆلۆژیان دکتۆر بروسکە سڵاوت لێبێ زۆر بەخێر سەرچاو دکتۆر هەر سەرەتا با بە ئەو دەستەواژەی نانۆ تەکنۆلۆژیەوە دەست پێ بکەین دەستەواژەیە کە ئێستا زۆرە بیسترێت بەڵام لەوانەیە زۆربەی خەڵک لەسەر هێشتا زانیاریەکی ئەو تۆی نەبێ ئەگەر بە زمانێکی سادە پێمان بڵێت ئەم دەستەواژەیە چییە باسی چیت یاکرێت بەڵێ هەر وشەی نانۆ لە فیزیایە ئەگەر لێکی بینەوە نانۆ بریتە لە 1000 ملیۆنی مەترێک ئێمە ئەو مادانە بێ ئەوە پشکۆلە بێ 1000 ملیۆنی مەترێک بێ پێوترێ نانۆ یەک نانۆ ئەو ناکات ئەم نانۆیە چۆن دروستەکرێ هەموو مادەیەکە گەرهات و بیهاڕی زۆر بیهاڕی تاور دەبێتەوە ئەگاتە ئەو دەرەجەیە لە دەنانۆ بۆ سەنانۆ ئەتوانی ئیشی لەسەر بکەی یاخود بە پێچوانەوە ئەگەر بێت و گەردیلەی مادەکان لە یەکتری بین وردە ستراکشەرێ دروستکەین کە کریستاڵێ دروستکەین و نانۆکە دروستکەین کاتە بە دووشەوە یا وردیەکەین یا گەردیلەکان لێکەین و نانۆکە دروستەکەین چونکە گەردیلەکان ئەتۆمەکان پشکۆلەترن لە نانۆ ئەوە نانۆیە بە ئاسانی بەڵام مەرجی سەرەکی فەرقی بینی بەردێک بە بەردی لەگەڵ بەردێ بەنانۆیی گڵێ بە گڵێ بە نانوێ ئەوەیە ئەبێ خەواس و مواصفاتی ئەو نانوێ جیاواز بێت لەوەی کە مادەکەی لێ دروست بووە ئەو سایخێنە بوارێکەوە تەکنەلۆژیای نانووی پێوترێ کە تەطبیقاتی بۆ بدۆزرێتەوە و کاری لەگەڵ ئەچینە دوای ئەوەی کام تەکنۆلۆژیە چۆن سوودی هەیە و کاریگەریەکانی چیە بەڵام بابزانین دکتۆر سەرەتا بیرۆکەی ئەم کاری ئێوە کردوتانە لە چیوە سەری کرد و چۆن پلانتان بۆ دانا کە کار لەسەرم بابەتە بکەن چکە بابەتێکی زۆر زانستی و زۆر وردەکاریشە بەڵێ ئێمە لە زانکۆی سلێمانی کۆلێجی زانست بەشی فیزیا مختبەرێکمان دانا وەکو سەنتەر پێوترێ مختبەری تەکنۆلۆژیای نانۆ بۆ توێژینەوە ئەم مختبەرە ویستمان لە بدایەتەوە کە وەکو مختبەرەکانی کە نەبێ شێوەیەکی کراوەتری هەبێ لەبەرەوە کۆمەڵێک کردمانەوە دەرگامان واڵە کرد بۆ ئەو توێژەرانی کیانەی لەو مەجاالەیە ئیشکەن ئێستا 4 گروپی شەکا لەوە گروپی فیزیاییمان هەیە کە پێوترە پیور فیزیکس هەر فیزیایی نیشەکەن گروپمان هەیە تەعاونمان هەیە هاوکاریمان هەیە لەگەڵ کیمیا لەگەڵ بایۆلۆژی لەگەڵ بەشی پزیشکی لە تەمەنێکی زۆر کەمیشایە 3 ساڵە ئەو تاقیگەیەمان داناوە توانیمانە 3 ماستەر و 5 دکتۆرە پێ بگەینین لەو مەجاالەیە کە لێرە ئیشەکەن و یارمەتیدانەکەش هەر لێرە نییە بەڵکو لە کوردستانە لە گەرمیانە ئەو توێژەرانی کە پێویستیان بە یارمەتی ئێمە یارمەتیانین لە باشووری عێراق و لە بەغاشەوە هەر نەفسی شت ئەیکین ئەم توێژەرانە کە لێرە کۆبنەوە طبعا دایمە گفتوگۆی زانستیەکەین لە مادەمان زۆر دروست کردووە تقریبان تەنها تاقیگەیشین لە کوردستان و عێراقیشە کە بتوانین زیاتر لە 350 نانۆمان دروست کردو خۆمان نەمان کردەوە دروستمان کردووە لە ناتاقیەکەمانە بە ڕێگەی جیاجیا دکتۆر کاتەمە تاقیگەی زۆر پرۆفشناڵی ئەوێت بە وشە بەڵێ بەس بە ئیمکانێت بۆ ئیمکانێتەکەمەی کە ئەمان نەتوانیمان ئەوە بکەین لەبەرەوە ئێمە باوەڕمان بەوەیە دایمە ئەگەر بە بەرهێنان لەسەر مرۆڤ بکەی زۆر باشترەوەکو لەسەر جیهاز ئێمە و مرۆڤانی کە لە لایەمە دەرەچن هەمویان ناستیان بەرزە ئەو خوێندکارانەی کە لە لایە من هەموو توێژینەوەکانیان لە مجەلاتی عالەمی بڵاوکەنەوە بەڵام ئەگەر ئەو فەحسانش لە زانکۆی سلێمانی نەبێت لە شوێنیشکە بێت توانین دەبریکەین بەس بوونی کەسایەتێکە کەسایەتی زانستەکە و بەرهێنا لە کەسایەتی زانستیا زۆر گرنگترە لە لای ئێمە لە ئەچیزە و تێستەکانی کەیە چونکە هەر بەردەستەکەوێ ئەوانە بەڵام کەسی زانستی پرۆفیشناڵی ئەوە گرنگە کە تۆ بەرهێنانی تیا بکەیت بێکمان ئەمەش زۆر جار لەسەر بەکارهێنەر گرنگە ینی تۆ زۆر تاقیگەی زۆر گەورەی جیهانی هەیە لە زۆر بێ وڵاتەکانە بەڵام نەیانتوانێت بە باشی کاری تیا بکەن بەتەواو لەو شوێنەی کە لەوانەیە بە ئیمکانێتێکی کەم بێت توانی بێتان ئەم ڕۆژانە بکەنە بواری جێبەجێکردنەوە
ئەم تەکنەلۆژیایە دکتۆر بۆی ئێمە و لای بینەرەکانیشمان تۆزی ڕوونتر بێکەش بابەتێکی زۆر زانستیە چه سوودێکیە بۆ ئێمە؟ ئێمە وەکو باسم کرد لە کاتی گفتوگرتن و گفتوگۆکردن و کارکردن لەگەڵ توێژەرەکانی کە توێژەرێکمان هەیە لێرە و ڕێزمەیە بۆی توێژەر مامۆستا سەروەر حەسەن لە کۆلێجی ئەزمەرە لە بەهرەداران سەر بە وەزارەتی تەربیە ڕۆژێکیان وەکو چالەنجێک هات بە مێشکمانە دواوەی کە مەجموعەی ئەزمونمان کەڵەکە بوو کە گوای مادەیەک هەیە زۆر قورسە ئیش بکرێت لە سەری کە مادەی باریۆمە هەم ئەکتیڤە هەم سیرامیکە ئایا مەتوانین ئەوە بکەین کە بۆشاییکی دروست کردو لە زانستە یەکەم جار هەڵسان گەردیلەکانی باریۆممان تێکەڵ کرد توانیمان بە توانای تایبەتی توێژەر مامۆستا سەروەر توانیمان باریۆمەکە دروستکەین دوایی دەستمان کرد بۆی کە گۆڕانکاری لە کریستاڵەکان بکەین و کریستاڵەکان ژاکەینەوە دوو نوعمان دروست کرد پێڵین یەکی و شەشی یا بڵێن مۆنۆ هێکسای پێوترێ دوای هاتیم بیرۆکەکەمان هێنا کە بتوان ئایا توانین سوودی لێوەرگرین وەکو زانستی ئەم مادەی مادەیەکی زانستی توانین کاری پێ بکرێ جیاوازیە مادەیە لەگەڵ مادەکانی کە هیچ کراوە لەسەری ئەم مادەی سیرامی کە توانای گەرمی زۆرێ ئێمە هاتین ئیشی گەرمیمان لەسەر کرد لەگەڵ دایلکتریستی بزانین خەواسەکەی تایبەتمەندیەکانی لەگەڵ گەرمیان چوە نەگۆڕێ تا 600 لە ئیشمان کرد کە خەڵکیش کردبوو لەسەری بەس نەگەیشتوە 600 لە دوای کەویشەمان بەتاوەتی سەرکەوت هاتین وتمان ئەتوانین وەکو مادێکی زیرەک بەکاری بێنین کە هەستی شێ بۆ دروست بێ هەست بە شێ بکە لە کاتێکا کە شێ زیاکە و دوای کە شێەکەمەکە هەر بە توانایی مامۆستا سەروەر منزومەیەکمان دروست کرد لە شتی سادە کە بتوانێت هەستەوەرە دروستکەین هەستەوەرەکەمان دروست کرد بەڕاستی لە ڕادیشی سی بۆ 9 توانی هەست بکە و لە گەڕانەوەشە کە کاتێ شێدا بەسێ لەویا ئێمە تووشی فەراغێکی زانستی بووین ئەو ئیشە پێشتر نەکرابوو لەبەرەوە پێویستی بە زاراوێکی تایبەت بوو کە ناسناوی بکەین پێناسەیەکی بۆدانین لەبەرەوە وشەی هیمیدیتۆ دایلکتریک یەکەم جارە وشەیە لە زانستا بەکارە و ئەمەشمان نرد بۆ گۆڤارێکی زانستی عالەمی دوای وتوێژ لەگەڵ ڕیڤێرەکانە بۆ ماوەیەک بڕاریانەکە وشێ تازەیە هەر لە ناو پێپەرەکەشە هەر لە ناو توێژینەوەکە تەسبیتیان کرد کە وشەیەکە بۆ یەکەم جارە لە سەراستی جیهانە وشەیە بەکاربێت و ئەو کارە یەکەم جارەکە بکرێ کە لە مادەی باریۆم ئەو هەستەوەرە دروست بکرێ ئەمە گرنگی یەکەم بۆ ئێمە پێگەیشت ئەوەی کە شوێنی دڵخۆشکەر بوو هەموو نانوێک تەمەنی هەیە ئەگەر بێت و جێگیر نەبێ پیرە بێ وشەیەک ئێمە بەکارێنی وشەی پیربوون بەکارێنی سوودی لێ ببینرێت چۆن لە گەنجێتیا توانایەکە دوایی لە پیریا تواناکە و کەمە بێتەوە جاهاتین ئەم نانوێ بە ڕۆژانە ئیشمان لەسەرە کرد اینجا دوایی مانگانە ئیشمان لەسەرە کرد بزانین ئایا لە بیری ماوەتەوە وشەیە چییە هەمان توانای هەیە هەمان کواڵەتی هەیە سپاس بۆخوا تاکوسان ماوەی 6 مانگە نانۆکە ئەوەی ئەو دیڤایسی دروستمان کردەوە نانوی دروستمان پێوی پێ ئێمە پێڵێن ئەیجین یعنی ئەیجینی مادەکەکەیت پیریەکەی دوای بزانی کەفاعەت و کواڵەتیەکەی چەندە تاکسدا پێنەوە باش جا بەڕێزت باسی ئەوەت کرد هەر لە پرۆسەکەیە ئێوە گەیشتون بە قۆناغی کە ناچار بوون دەستەواژێکی زانستی بۆ دروست بکەن و دواترش بە خۆشحاڵی و دەستەواژەکە ئەسڵەن چوەتە ناو لیستی وشە زانستی عالەمیەکانەوە لەگەڵ ئەمە یا دوکتور هەر ئەم هەستەوەرەکەیەوە دروستان کردو بۆ یەکەم جارە لە عالەما دروست کراوە ئایا توانیتانە تۆماری بکەن لە ئاستی عالەما هەر وەک وشەکە تۆمارکردنەکە یەکەم جار ویسمان لە ئەوروپا بیکەین تلفێکی زۆری تێچوو دوای ویسمان لە بەغا بیکەین ئەویش هاتوچوونێکی زۆری تێچوو بەڵ ئێمە لەگەڵ بەڕێز توێژەر سەروەر حەسەن لە کۆلێجی ئەزمەر بۆ بەرهەداران برایمانە کە بڵاو بکەینەوە بۆ خەڵک یعنی خۆمان دەست نەگرین بەسەریا بەجێڵین بۆ خەڵک ئێمە ئەمە یەکەم توێژینەوەی لە بوارەیە کردومانە چەند توێژینەوەی کەشی بەدوایە و هیوادارین توێژەریکەوەی ئێمە ببینێ لە جاتی بیکەین بە بەراتی اختراع و لای خۆمان داینین و دەستی بەسەرا بگرین خسمانە مجلێکی علمیەوە ئەگەر کەسی کە توانای باشتری هەیە هاوشێوەی ئێمە لە ئێمە زیاتر با تەسکا بە توێژینەوە ئەوە بۆ خەڵک بێ باشتر و کلەوەی بەتەنیا بە خۆ ئەمە نابێت بە قەدرێکە گەر دواتر کەسێک لانێ لە شوێنێکی تر ئەمەی هەمیسان دروست کردەوە توانی تۆماری بکات بە ناوی خۆی و لە ڕاست ناتوانێت تۆماریکە لەبەرەوەی پێشتر بڵاو بێتەوە زۆر باشە بچینە سەر ئەوەی نانۆ لە زۆربەی بوارەکانی ژیانە لەوانەیە سوودی لێ ببینرێ ئەگەر کاری لەسەر بکرێ ئەوەی کە ئێوە پێی هەستاوان وەکو بیرۆکەکە ئەنجامدانی توێژینەوەکە بووە کە کردوتانە لە تاقیگەیە بەڵامی ترەوەکەوێتە سەرەوەی کە ئایا کەرتی گشتی یاخو کەرتێکی تایبەت هەڵەسێ بە جێبەجێکردنی لەیەکێ لە بوارەکانە یاخو بە بوارەکان بەگشتی لە بواری تەندروستیە لە بواری کوشت و کاڵە لە بواری ژینگەیە ئەتوانێت ئەمە سوودی خۆی ببەخشێت لە هەموو بوارەکان ناتوانێت سوودی خۆی ببەخشێت لەبەر ئێمە زانین شێ و ڕادەی شێ بۆ هەموو بوارەکان گرنگە بۆ کشت و کاڵە بۆ
تەندروستیە بۆ هەموو بەشەکان تەنانەت بۆ پرۆسەکانی کە ئەکرێ یعنی کاری خواردنە کاری دروستکردنی زۆر شتە کە پێویستە ڕادیشێتیا جێگیر بێ ئەتوانێ وەکو سێنسەری هەستەوەرێ دابنێ لەو مەجالانەیە هەمووی سوودی لێوە بگیرێ بەڵام هەمیشە توێژینەوەکان بە سێ مەرحلەیە ڕوە مەرحلەی یەکەم قۆناغی یەکەمێ مامانەی خۆمان فێرکەین شتێکە نەکراوەمانەی خۆمان یەکەم شت فێربین دوم شت ئەمانەی دۆکۆمنتیکەین ئەمە زۆر گرنگە لە مێژووی هەموو میلەتێکە کە ئەو زانستی هەیەی ئەو مێژووی هەیەی ئەو کاریکێتی دۆکۆمنتیکە قۆناغی سێم بە بازارکردنێتی بە بازارکردن ئیشی توێژەر نییە ئەوە مێنێتەوە سەر پێداویستی بازار توانایی ئەو کۆمپانیانە و پێداویستی ئەو گەلەی کە ئەوێ سوود لەوە وەربگیرێ لەبەرەوە هەموو توێژەرەکە کاتی شتێکی تازا دۆزێتەوە بەجێڵێ بۆ کەرتی تایبەت زیاتر کە سوودی لێوەرگێ وردەکاریەکان زۆر جار لەلای ئێوەی بەڕێز لەلای ئەوەی کە زانستەکەتان لایە کە وەکو فیزیایی کاری لەسەرەکەن ووە لە تاقیگەکانتانە سێ بەشی زۆر سەرەکیە ئۆکسسیجین و بۆ نمونە قەوزە لەگەڵ شێ تا چەند ئێوە لەم سێ بابەتە توانیتانە کۆمەڵێک کار بکەن کە سوود بە ژیان ببەخشێت ئێمە گروپمان وەکو باسم کرد گروپمان زۆرە لەگەڵ گروپێکی چیمیا کار لەسەر گەڵەکەی و گەڵ وەکو نانۆ بەکارێنین ئەو گڵش تا توێژینەوەکەمان تاوا نەکردووە لە کوردستانە پێوتێ گڵە سەر کە توانایەکی هەیە کە بەرەنگاری بەکتریا بکە ئێمە بەکارمان هێناو لە چۆن توێژینەوەیە کە ئینشەڵا لە داهاتوە بێت لە مەجای طوبیا بەکارمان هێناو کە سوودی لێوەربگیرێ ئەو وردەکارێکی بۆ دوایی و لەگەڵ بەشی بایۆلۆجیشە بە هەمان شێوە پرۆژەی هاوبەشمان هەیە کامانەی سوود لەو قەوزانە وەربگرین کە لە کوردستان هەیە لەوەوە بتوانین نانۆ دروست بکەین و ئەپلیکیشنی بۆ بدۆزینەوە بەکارهێنانی بۆ بدۆزینەوە و هەمان کاتە گروپێکمان هەیە لە کۆلیجە پزیشکیەکان ئەو زیاتر لە بەشی دان و دەم و چاو و حاڵەتی مرجێسیەکانی کە هەیە پارچەی دەم و چاو کە بڵین کە لە پلاستیک سیلیکۆن دروست دەکرێت پێوترێ ماکسۆفیشەڵ سیلیکۆن کە بتوانین وا بکەین کە چەند بەحسێکمان بڵاو کردوێتەوە بەڵام ئەمانەیە زیاتر کە بتوانین ئەو ڕەنگی دەموچاوی کە لە کاتێکە لە کاتی حادیسەیە لە کاتی شێر پەنجەیە کە گوێیشی سناعی لوتێکی سناعی هەیە لەگەڵ توێژەر بەڕێز مامۆستا محەممەد لە کۆلێجی دان ئیشێکی باشمان کردووە کە ئەمانەیە زیاتر ئەو دەموچاوانە ڕاگر بێ لە بەردەمی شێ لە بەردەمی یوڤی لە بەردەمی هەتاو بۆ نەخۆشانە بۆی گۆڕانکاری ڕوونەیە لامان کاتامانەوێ وای لێ بکەین کە مقاومەی بەکتریا بکە بۆی کەڕوو بەکتریا و پیسی لەسەر دەموچاوە سناعەکان یا و پارچانەی کە لە دەم و لە دەموچاوە بەکارێ وەکو قۆناغی یەکەم کۆ نەبێتەوە ئەمە کە جەنابەت بە تایبەت باست کرد لە بواری پزیشکیە هەر بۆ یەکەم جارە کاری لەسەر کراوە یا پێش نانە ئەوە لە مەجاالێککە باسی ئەو مەجالانەمان کرد کە بەڕێزی داوای کرد ئەو مەجالانێکی ئیشی تیاکرێ بەڵێ شیە گرنگە زۆر کامە کێشانێتەوە بۆ زۆر نەخۆش ئێمە بەکتریا دروستەکە ئمە پێڵەن فتریات دروستەکە لەسەر ڕۆکان و لە کاتی پاکردنەوەی ئەو پارچانەی کە لەشی ئینسان سناعی و بەکارێ بە هەمان شێوە کێشە دروستە بێ ماوەسەفاتەکەی گۆڕێ ئینشاءڵڵاوە سێ توێژینەوەی کەمان هەیە وا بڵاو بێتەوە ئەو ساوردەکارێکی بەتاوە مەبەستم لە پرسیارەکە لەوە بوو ئێستا ئێوە بابەتێکی زۆر گرنگتان با بڵێن دەستان بۆ بردو ئەتانەوێت لەسەری توێژینەوە بکەن کە لە بواری پزیشکیا دەتوانێت زۆر گرنگ و با بڵێن بۆ ژیان هەستیار بێت لەگەڵ با بڵێن تیمە پزیشکیەکانە ئەوانەی ناوخۆی ئەوانەی دەرەوە ئایا هەیە ئێوە بتوانن بە یەکۆ پەیوەندیەک دروست بکەن دەستکەوتەکەی ئێوە لەم بوارەیە بە سوورەت و بە شێوەی کردداری سووری لێ ببینرێت بەڵێ پەیوەندیمان هەیە لەگەڵ بەشە پزیشکەکانی زانکۆی سلێمانی پەیوەندێکی پتەومان هەیە و لامان کاتە لەگەڵ چەند گۆڤارێکی زانستی ئەمریکیە پەیوەندیمان هەیە بەڵام خۆتان نەزان لە مەجای پزیشکیا کارکردن ئاسان نییە زۆر لەبەرەوە ئەوە پەیوەندی هەیە بە مرۆڤەوە جاویشانی کاکرێ هەمووی بە دووسێ شێواکرێکە باسایی لی تێ ناگەی ئەبێ بە تاوەتی کوالیتیەکەی زەبت بکرێ ئەنج بۆ نەشتەکەن جا بۆ بڵاوکەن چونکە تعاملکردن لەگەڵ ئینسانە ناتوانانی هەموو مادێ بەکاربێنی و هەموو مادێکیش ڕێ پێیراو نییە لەبەرەوە هەمانە پەیوەندیەکە هەیە بەس پشت بەخوا لەم بینیا چەند توێژنەوەی کەمانەیە بڵاوێتەوە زیاتر ڕوونیەکاتەوە دکتۆر ئەبینین ساڵ بە ساڵ زانست بەرەو پێشەواچێ توێژینەوەکان زیاتر بەرفراوانە بن لە هەموو بوارە جیاوازەکانە ئیتر لە گردێکەوە دەست پێ بکە هەتاگاتە بابەتێکی زۆر گرنگ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە کە بتوانین خاوەنی تاقیگەیەک و کەسانی بەڕێزی وەکووە بین شوێنەکەمان ژینگەکەمان خاوەنی خامەیەکی باشین کە بتوانین کار لەسەر بابەتەکان بکەین لەسەر مادەکان بکەین باسی گڵت کرد باسی قەوزەت کرد
ئەگەر هەوڵبن بۆ کۆمەڵێک بابەتی تر و مادەی تر بیهێن نەبەردەست کە لە بوارەکانی ترا بەکار بهێنرێ ژینگەکە زۆر گونجاوە بەڵێ ئەمێنێتەوە کوتم وە بەرهێنام بکەیت لە مرۆڤە لە توانای زانستیا زۆر زۆر گرنگترە ئستاش پرۆژەیش کەمانەیە ئەمانەوێ هەر بە هەمان شێوە ئێسقانی سناعی دروستکی ئێسقانێک کە سوکەڵە بێت لە نانۆ بە هەمان کاتەکە بتوانێت جێگەی ئێسقانی شکاوە بگرێتەوە ئەمە وەکو توێژینەوە هەموو شتێکە کرێت کە توانا و بڵین ویستی مرۆڤەکەی تیابێت بەڵام ڕێگریەکان هەمیشە هەیە ڕێگریەکان دکتۆر هەل لە ڕووی توانای مادی توانای مادی و گرنگترین شتە کات و تەمەن و ئەو قەرارەتانی کە دەرەچێت مەسەرەن لە زۆر پرۆژەیە مەسەن پێویستە بە ڕۆتینێکا بڕۆ ئەو ڕۆتینە ڕێگرە بێ زۆر جار پێگەیاندنی دکتۆرا و ماستەر ئاسان نییە وەختیەوێ کۆرساتیانەوێ پێداویستیکیان هەیە لەبەرەوە یعنی گەورەکردنی توانای زانستی پێویستی بەکاتێ زۆر باشە لەم نێوەندەیە کە ئێوە لە ڕووی فیزیاییەوە و لە هەمان کاتیشا بۆ کۆمەڵی بابەت پزیشکە بە ڕێزەکانی شتێکەڵ بە بابەتەکانی خۆتانەکەن بۆی هەماهەنگیەکە بێت تاکو و کاراسانی بکرێن لەم نێوەندەی ئێوە مادام لە ناوەندی شێکات دەبین وەکو زانکۆی سلەیمانی چەند گرنگە خوێندکارەکانیش بێن ئەم بیرۆکانە وەربگرن بۆی کە بتوانن بە شێوەیەکی باش ئەوانیش زانیاریان هەبێ لە سەرم زانستە هەموو ساڵە کۆمەڵی خوێندکار بە تایبەتی پۆلی چوار لە بەشی فیزیا کە پرۆژەی ساڵانیان هەیە بەشداریەکەن لە تاقیگەکانی نانوەیە پارسیە گرو بەشداریان کردو 9 کەس بوو ئەوە وەکو تاقیگەی کە بتوانێت هەم لە هەمان کاتە و خوێندکارانە وردەوە بناسیێنێ بۆ بوارە و بتوانێت ماستەر و دکتۆراش پێ بگەینێ و بتوانێت توێژینەوەش بکە وابزانم کاری خۆی بە جێهێناوە دەستەکانە خۆش بڕستکە تا چ ئاستێکی خوێندن ئێستا بەڕێزت بۆ خۆت پسپۆڕی فیزیای نانۆ تەکنەلۆژیت تا چ ئاستێکی خوێندنی نانۆ لە کوردستان هەیە بۆی هەرو خوێندنە تازەیە یەکێکە لە کێشەکان مادەمەوە باس کرد ئەو خوێندکارانێکیان دکتۆرا و ماستەر بخێنن خاستانەوەی کە تۆزێت تەمەنی هەبێ چەند ساڵێک نەیخوێن هەر نازانێ نانۆچێ لەبەری لە منهەجانە بووە و چەند ساڵێکیشە نانۆ خراوەتە منهەج ئەوە شتێکی باش کاتە پسپۆڕەکانی فیزیایمە بێت خۆیان ئاپدەیت بکەنەوە هەموو پسپۆرێکی فیزیای لە هەموو بوارێکە بێت ڕۆژانە خۆی ئەبدەیتکایژینە و کاروانە بەجێت زۆر زۆر سپاس ئەوین کە کۆمەڵی پرۆژەی کە و توێژینەوەی کە لە بەردەمیەوە هەیە کاراسانیتان بۆ بکرێت کە بتوانن بە شێوەیەکی باش کاری لەسەر کەنجکە ئەمە وەکو تەکنەلۆژیا وەکو زاراوەش یەکەم جارە لە جیهانە چۆتە ناو بواری جێبەجێکردنەوە ناوەکەش ناسێنراوە دووبارە سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس.